بڵێ وەک سەر دەکەوین بتوانین قەرزی خەڵکی ئەم دێهاتانە بدەینەوە؟ ژیان لە شاخ و مانەوە لە ناو برسیەتی و تینوێتی شاخدا شتانێکن کە لە یادەوەری زۆر بەماندا هەن و ماونەتەوە. ئەو یادەوەریەی کە تەنیا گوند و لادەکان هۆکاری سەرەکی ئەمانەوەیە بوون. ئەوان بوون بە نەداری و هەژاری خۆیانەوە لە دەمی خۆیانیان دەگرتەوە تاکو بیدەن بە پێشمەرگە. هەڤاڵکێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەگەڕێتەوە و دەڵێت مانەوە لە شاخ بەبێ نان و ئاو زۆر ئەستەم بوو. خواردنی ئێمە چا لەگەڵ نانە ڕقەیە بوو، ئەویش ئەگەر بەدەست بکەوتایە. ئەمە بێلەوەی بەردەوام لە ئەم لادێوە بۆ ئەو لادێ لەم دێهاتەوە بۆ ئەو دێهات ئەڕۆشتین وەک گەڕیدەیەک هەر دێهات و دێهاتمانە کرد. هێشتا بە تەواوەتی سێبەر بەسەر گوندی دوکاندا هەڵنەکشاوە. ئێمە لە بەردەم مزگەوت چاوەڕێ ئەوەین کە بەسەر ماڵەکاندا دابەش بکرین. دکتۆر چیا و دلاوەری ئەحمەد مەجی و من بەرماڵی فەڕاشی قوتابخانەکە دەکەوین، ماڵێک ئەو هەستەت دەداتێ کە تۆ میوان نیت و ماڵی خۆتە. لە سەرەتای پێشمەرگایەتیەوە تاکو ئێستا هەر ئێوارە و بەسەر ورگی ماڵێکەوە نانمان خواردووە و خۆمان تێر کردووە. لە ماڵەکەدا دادەنیشین و چاوەڕێ دەکەین تاکو خواردن بێتە بەردەممان. سینیەکەی ئێمە سێ قاپشلە و بەلەمێکی برنج و گۆشتێکی زۆری لەسرە و خاوەن ماڵیش لەگەڵ خێزان و منداڵەکەیدا لەولاوە لەسەر سینیەک خەریکی نان خواردنن. دەمێک بوو گۆشتم نەخواردبوو. لە شاخ دەستکەوتنی ژەمێک گۆشت هەروە ئاسان نەبوو، بە تایبەتیش لەم سەردەمەدا کە خەڵکی هەمویان هەژار بوون و بە ئەستەم خواردنی خۆیانیان پێ دابین دەکرا. نانمان خوارد و بەر لە هەستانیشمان توێشەبەرێکمان بۆ پێچرایەوە و لەگەڵ خۆماندا بردمان. بڵێ وەختێک سەر دەکەوین بتوانین قەرزی خەڵکی ئەم دێهاتانە بدەینەوە بەر لەوەی لەناو تاریکی شەوداون ببین. دکتۆر چیا وای بە من وت. ئەمە چیرۆکێکە لە هەزاران چیرۆکی ئەم نیشتیمانەی کە ڕۆژانێک بۆ ئەوی شۆڕش بەربگرێت هاوڵاتی خۆی و ماڵ و منداڵ و داهاتووی ئەکردە قوربانی و فیدایی پێشمەرگەیە کرد. ئەوە تا شۆڕش بەری گرت و ئەم ئازادی کە قوربانی بۆ درا هاتە بەرهەم. بەڵام ئێستا شۆڕشگێڕەکان نەک قەرزی هاوڵاتیانیان نەدایەوە، بەڵکو موچە و قوتی خەڵکیش دەخۆن و موچەکانیان و داهاتی مانگانەیان بردوون بە ناوی قەرز و پاشەکەوتەوە، هەروەک چۆن لە شاخ نانی ماڵانی هاوڵاتیانیان دەبرد. ئێمە دەپرسین ئەو ئازادیی باستان دەکرد ئەمە بوو؟ شۆڕشان کرد تاکو ڕێگاتان بۆ وەڵا بێت بۆ بەتاڵان بردنی داهات و سەروەت و سامانی ئەم وڵاتە، یاخود بۆ خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان؟ ئایا ئێوە خەباتتان کرد تا خۆتان و کوڕەکانتان ملیارێر بن و لا خۆشترین ژیاندا بن و خەڵکیش لەو پەڕی خراپی گوزەرانی دابێت؟ یاخود ئەو کات بە پێچەوانەوە باستان لە هۆکارەکانی خەبات دەکرد؟ ئەو دێهاتانەی هۆکاریمانەوەتان بوو لە ژیان ئێستا وێرانەیەکی چۆڵکراون و بوونەتە کەلاوەیەکی پشتگوێخراو و ئەو میلەتەی کە بەڵێنی ژیانی خۆشتان پێدا ئێستا بەشێکی زۆری خۆزگە بەو ڕژەمەی پێشوو دەخوازێت کە ئێوە لە دژی بوون.